سلێمانی کۆنگرێکە ڕۆژنامەوانی یا هەژمارێک سازی ئەنجومەکە سڤیل هەیە لەسەر کوشتناوێ ژناک و لە پارکە دایک یا باژێڕی سلێمانی هات کوشتن بە هەورە ئەمێ کۆنگریا ڕۆژنامەوانی بێ. بەڕێزان ڕاگەیاندنەکان بە خێراتنی هەموو لایەکەکەین. ئەمڕۆ ئێمە وەکو ژنانی شاری سلێمانی، وەکو ژنان لەم شارە و بە تایبەتی بەدەست پێشخەری ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لێرەدا کۆبووینەتەوە لە بەردەم دادگای سلێمانی بە مەبەستی ناڕزایەتی دەربڕین لە بەرامبەر کوشتنی بەلێشاوی ژنان، بە تایبەتی دواترینیان کە کوشتنی سنوور بوو بە ئاشکرا لەسەر شەقامەکان لە شوێنە گشتەکانی شاری سلێمانیدا. پێمان وایە ئەمە ئەو پەڕی ڕادەی تیرۆر و کوشتنە. هەر بۆ مەبەستەش ڕاگەیاندراوێکمان لەلایەن ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانەوە نووسیوە، ئێستا لەلایەن بەڕێز داستانەوە بۆ ئێوە خوێنرێتەوە. تەنها هێزی فشار و چالاکیەکانی ژنان تیرۆری سنوورەکان ڕاناگرێت. ڕۆژێک نییە گوێویستی کوشتن و تیرۆری ژنانی ئەم هەرێنمە نەبین. لە تیرۆرکردنی سنووری 21 ساڵ بە ڕۆژی ڕووناک و لەناو پارکی شاری سلێمانی لوتکەی دڕندەیی و ستەم بەرامبەر ژنان و پیشان دەدات. ئێمە وەک ڕەژاک لە کاتێکدا ئەم تیرۆرە بە توندی مەحکوم و شەرمەزار دەکەین. لە هەمان کاتدا ڕای دەگەێنین کە تەنها ئومێد بۆ کۆتایی هێنان بە بارودۆخەی ژنان هێز و ئیرادەی ژنان و پشتیوانی ئازادی خوازانە. بە درێژایی 24 ساڵ لە دەسەڵاتی پیاوسالاری لە هەرێمی کوردستان کوشتن و ناچارکردنی ژنان بە خۆکوشتن و گەیشتۆتە ئاستێکە کە دەتوانێت بڵێن هێندەی ئەو کۆمەڵکوژیانەی کە لەلایەن ڕژێمی داگیرکەرانی کوردستان کراوە. بکوژانی ژنان چارەنووسیان بەهۆی ناعەدالەتی لەلایەن دادگا و پشتیوانی بەرپرسانی ئەم هەرێمە ئازادکردن و پاراستنە کە ئەمە بۆتە ڕێگە خۆشکەرێکی کوشتن و ئەشکەنجەدانی ژنان. وڵات گەیشتۆتە ئاستێک نەک ناوماڵ و دەشتە چۆڵەکان، بەڵکو ئیتر شەقام و پارکەکان و شوێنە گشتیەکانیش بۆتە گۆڕەپانێکی تر بۆ تیرۆرکردی ژنان. ئیتر پەناگەیەک بۆ ژنانی ستەم لێکراوی ئەم هەرێمە نەماوە کە بپارێزرێت و هەست بە ئارامی بکەن. ئێمە ژنان ئیتر چیتر ئومێدمان بە هیچ کام لەو دەسەڵاتانەی هەرێم حکوومەت پەرلەمان بە تایبەتی دەسەڵاتی دادوەری نەماوە کە گوێ بۆ خەمی سنوورەکان بگرن. هەر لەبەر ئەوەشە ئەمڕۆ ئێمە لە بەردەم دادگا کۆبووینەتەوە بۆ ئەوەی پەیام بدەین بە هەر سێ دەسەڵاتەکە کە بە ذهنیەتی ژنکوژ و بڕیار دەدەن. ئیتر ژنان ئومێدیان پێ نەماوە بۆ ئەوەی چارەنووسی هاوشێوەی سنوور و نیگار و ساکار و دنیا و هیتر نەبێت پشت بەهێز و ئیرادەی یەکڕیزی و تێکۆشانمان دەبەستین بۆ ئەوەی ئیتر ژنان لەم هەرێمە بگەڕێنەوە و بۆ لێرەوە وەک ڕەژاک داوا دەکەین. سەرجەم ژنانی باشووری کوردستان پێویستە بەهێز و ئیرادەی لە دەوری یەک کۆ ببنەوە و لە هەموو شوێنەکان ڕێخستنی خۆیان دروست بکەن و بەیەکێتی نێوان ژنان تێکۆشان و ناڕزایەکان تەنها ئومێد بۆ ئەوەی دەسەڵات ناچار بە گۆڕانکاری بکەین. بەشدارین لە ناڕزایەکانی ژنان لە هەر شوێنێک بێ بیکەین و هەمیشە باوەڕمان بە خۆمان و بە ژنان و بە پشتیوانی لە یەکتری بکەین و لە ناڕزایی ژنانی تر بەشدار بین و لە بەرامبەر ستەم لەسەر ژنان بێدەنگی بشکێنین و بەهێزی خۆمان بپارێزین. دەبێت چیتر شوێنی داڵدەدانی ژنان بە شێوەیەک بێت کە ژنان وەک قسمێک نەبینن و لە دەستی بەرەو مەرگ هەڵبێن، بەڵکو دەبێت بە باشترین شێوە لە ڕۆژێکی ئارام بۆ ژنان بگەڕێتەوە. چونکە بەشێکی سەرەکی لە کۆمەڵکوژی ژنان نەبوونی شوێنێکی ئارام و داڵدەدان و نەبوونی هێزی پاراستنی ژنانە. پێویستە هاوشێوەی بەشەکانی تری کوردستان هێزی پاراستنی جەوهەری ژنان لە هەرێمی کوردستان بەرامبەر بەو ڕەشە گرژی و ژنان دروست بکرێت و دەبێت ژنان بە هێزی خۆیان بپارێزن. گەر دادگاکان دەیانەوێت ژنان وەک بەشێک لە پرۆسەی کوشتنی ژنان نەبینن، متمانەی ژنان بەدەست بخەن، دەبێت بکوژی ژنان لە دادگا ئاشکرا و سزای خۆی وەربگرێ. چیتر هەواڵی ئازادکردنی هیچ بکوژێکی ژنان لە ناو دادگا بەرگوێمان نەکەوێت. پەرلەمان و حکوومەت دەبێت بەرپرسیارەتی کوشتنی ژنان لە ئەستۆ بگرن و دام بە شکستەکانیان لەو بارەیەوە بنێن. گەر ئەوان بەردەوام بن لە گوێنەگرتن و بۆ داخوازیەکان ژنە و لەو پێناوە زۆرترین کاتدا هەنگاوی جدی نەهاوێژن، ئەوە ژنانیش کە بەشێکی سەرەکی ئەم کۆمەڵگایان لە داهاتوودا وەک هەر تاوانبارێک سزایان دەدەن. سەرکەوتوو بێت هێزی ئیرادەی ژنانی ئازادی خوازی کوردستان. ڕێکخراوی ژنانی ئازادی خوازی کوردستان 4 دەی 2005.
داستان معروف ڕسوول ئەندامی ڕێکخراوی ژنانی ئازادی خوازی کوردستان.